ومطيع، ولذلك خلال 60 دقيقة إذا لم ينسحب حتى من الاعتصام أمام البرلمان فأنا أبرح حتى من التيار. کازم الحائری ئەو پیاوە دینیەی پشتی کردە سەدر. دوایەوەی کازم الحائری وازی لە مەرجعیەتی دینی هێنا، بە دوایدا موقتەدا سەدری ڕابری ڕەوتی سەدریش دەستی لە کاری سیاسی کێشایەوە و ڕۆژی دووشەممە عێراق کەوتە ناو دۆخێکی ئاڵۆزەوە کە چاوەڕوان دەکرا شەڕێکی خوێناوی بەدوادا بێت، چونکە لایەنگران و خۆپشاندەرانی ڕەوتی سەدر هێرشیان کردە سەر چەندین دام و دەستگا و چوونە کۆشکی کۆماریەوە و لەم گەرمای هاوینەدا لە مەلەوانگەکەیدا مەلەیان کرد. ئەوەی نائاسایی بوو لەم ڕووداوانەدا ئەوە بوو کە مەرجەعێکی شیعە بڕیاری وازهێنان و خۆگۆشەگیرکردن بدات، چونکە ڕێکەوتووە مەرجەعێکی شیعە کارەکانی کەم بکاتەوە یاخۆت بڕیاری شەرعی دەرنەکات. بەڵام لە چەندەی ڕابردوودا شتێکی وا ڕووی نەداوە کە کەسێک لەو ئاستەدا بەهۆی تەمەنەوە واز بهێنێت، چونکە هەمیشە مەرجەعەکانی شیعە تەمەنیان هەیە و ئەوەش ئاماژەیەکە بۆ بوونی شارەزایی و لێهاتووی و ساڵانێکی زۆری دەبێت تا بگەن بەو پلە دینیە، پلەیەک تایدا بتوانن ئیجتیهاد بکەن، شوێنکەوتوو کۆ بکەنەوە، نووسینگە بکەنەوە و یارمەتی خوێنکارانی حەوزەی ئاینی بدەن. زۆر جاریش مەرجەعەکان منداڵ و خوێنکارانیان هەیە کە کاری نووسینگەکەی بۆ بەڕێوە دەبن. بۆ نمونە سیستانی کە مەرجەعێکی باڵایە لە ئێستادا تەمەنی 93 ساڵە و هێشتا وەک مەرجەع لە کارەکەی بەردەوامە. بەڵام لە ڕۆژی 28 ئەم مانگەدا الحائری لە بەیاننامەیەکدا داوای لە لایەنگرانی خۆی کرد ئیتر ملکەچی خامنەیی بن لە ڕووی پابەندبوونیان بە مەرجەعەوە و ڕەخنەشی لە موقتەدا سەدر گرت بەوەی ئەو لە ئاستی ئیجتیهاددا نییە و ناشتوانێت ڕێبەرایەتی ئاینی بکات. بەڵام بەیاننامەکەی الحائری گورزێک بوو لە موقتەدا سەدر بەهۆی ئەو پەیوەندیە تایبەتەی لە نێوان الحائری و باوکی موقتەدا محەممەد سادق سەدردا هەبوو کە سەدری باوک بە شوێنکەوتوانی وتبوو ئەگەر ڕۆژێک نەمام ئەوە دوای کازم الحائری بکەون و وا باسی کردبوو کە ئەو زاناترینە لە دوای خۆی. أريد أن أنبه باختصار على بعض النقاط. سەدری باوک لە ساڵی 1999 لەگەڵ دوو کوڕیدا تیرۆر کراو، الحائری بووە مەرجەع بۆ شوێنکەوتوانی. سەدری کوڕیش هەر لەو کاتی هاتە ناوکایی سیاسیەوە نەیتوانیوە ڕۆڵی مەرجەع ببینێت، چونکە ئەو پلەیە کۆمەڵێک مەرجی زانستی و فقهی پێویستە. لەلای شوێنکەوتوانی مەزهەبی شیعە پێگەی مەرجەعێک بە پێی ژمارەی شوێنکەوتوانی و دەستکەوتە ئاینیەکانی گەورە یاخود بچووک دەبێت. مەرجەعەکانیش دەرچووی حەوزەی زانستین لە نەجەڤ یاخود قوم لە ئێران. پیاوێکی ئاینیش کاتێک دەبێت بە مەرجەع کە لە ڕووی زانستی ئاینی و هەڵهێنجانی حوکمە شەرعەکانەوە توانای خۆی بسەلمێنێت. ئەمە ژوا دەکات کەسانێکی سەر بە مەزهەبی شیعە لە کاروباری ئاینی و ژیانی ڕۆژانەیاندا ڕاوێژی پێ بکەن و شوێنی بکەون. قولوا 3 مرات نريد نريد نريد. خاڵێکی گرنگ ئەوەیە مەرجەع شیعەکان سەر بە هیچ حکومەت یاخود دام و دەستگای فەرمی نابن تا لەوێوە پێگەی ئاینیان بەدەست بهێنن. شیعەکان بە درێژایی 1000 ساڵ ژمارەیەکی زۆر مەرجەعی ئاینیان هەبووە، بەڵام لەوانەیە 50 بۆ 60 مەرجەعیان دەرکەوت بێت، چونکە زۆربەی مەرجەعەکان شوێنکەوتوانی کەمیان هەیە. مەرجەع هەیە تەنها لەو شوێنەی دەژی شوێنکەوتووی هەیە، بەڵام هەشیانە لەسەر ئاستی جیهاندا وەک سیستانی کە زۆربەی شیعەکان شوێنکەوتووین.
مەرجەعێکی وەک ئەلحائیری گەشت بووە ئاستی ئیتیجاهات و شوێنکەوتە و نووسنگی خۆی هەبوو، بەڵام لا مەرجەعە زۆر بەناوبانگەکان نییە و شوێنکەوتوانێکی زۆریشی نییە، چونکە زۆربەیان شوێنکەوتوی سەدڕی باوک بوون و ئەمیان وەک میراجگری فکری ئەو دانابوو. حتى إلى الله سبحانه، حتى إلى الله لا تقل أنا أطعتك وأنا صليت لك، لا، قدم بس ذنوبك. المعصوم يقول ليس لي عمل أستحق به الجنة، فكيف أنا وأمثالي من المتدنين الفقراء؟ ئەو مەرجەعە گەورانەی شیعە کە ئێستا لە ژیاندا ماون پێکاتون لا سستانی لە نەجەف، خامنەی لە تاران، وحید ئەلخوراسانی و سادق شیرازی لە قوم. ئەو مەرجەعە هاوچەرخە گەورانەش کە ئێستا لە ژیاندا نەماون پێکاتون لا ڕوح الله خومینی، ئەبولقاسم ئەلخوئی، محەممەد سعید ئەلحەکیم، محەممەد باقر ئەلحەکیم، محەممەد حسێن فەزل الله، محەممەد باقر ئەلسەدر، محەممەد صادق ئەلسەدر. ئەلحائیری لە ساڵی 1938 لە کەربەلا لەدایک بووە و 5 برای هەبووە، دوانیان لە زیندانەکانی ڕژێمی بەعسدا کوژراون. کاتێک شیرە خۆرە دەبێت بە خێزانەوە دەچنە نەجەف، لە تەمەنی 22 ساڵیدا لەگەڵ کچە ئامۆزایەکیدا هاوسەرگیری دەکات و 4 کوڕی دەبێت. لە کاتی چوونی بۆ ئێران کوڕە گەورەکەی لەگەڵیدا دەبێت و دواتر لە شەڕی عێراق ئێراندا دەکوژرێت. ئەو لەسەر دەستی باوکی فێری خوێندنەوە و نووسین و قورئان خوێندن دەبێت و لە تەمەنی 17 ساڵیدا ئامادەی وانەکانی حەوزە دەبێت لە لای شەهرەوەردی مەرجەعی شیعە. حائیری ساڵانێکی زۆر هاوڵی شەهرەوەردی دەکات، پاشان دەچێتە لای محەممەد باقر سەدر و دەبێتە خوێنکاری ئەو. لە نووسینی کتێبی بنەمالۆژیەکانی تێخوێندنەوە یارمەتی سەدر دەدات. ئەم کتێبەش بە لوتکەی فکری سەدردا دەنرێت. حائیری لە ناوەڕاستی هەفتاکاندا لە نەجەفەوە دەچێت بۆ قوم، لە حەوزەی ئەوێ ڕۆڵێکی دیاری دەبێت لە وانەوتنەوە و قوتابخانەیەکدا دەنێت بۆ وانەوتنەوە بە گەنجانی عێراقی و بە ناوی محەممەد باقر سەدری مامۆستایەوە ناوی دەنێت. حائیری هاوڵی محەممەد باقر سەدر بوو لە دامەزراندنی حزبی دەعوەدا کە لە دەی 1970دا ئامادەی هەبوو لە گۆڕەپانی سیاسی عێراقدا دواتر واز لە کاری سیاسی دەهێنێت. سەدری باوەک لە چاوپێکەوتنێکدا دەڵێت لەو باوەڕەدام زاناترین کەس لە دوای من جەنابی ئایەتوڵڵا عوزما سەید کازم ئەلحائیریە. حائیری بە دژایەتیکردنی ڕژێمەکەی سەدام ناسراو بوو. لە هەڵوێستە دیارەکانی ئەوەیە کە دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2003 ئەو بە نامەیەک دەردەکات، خوێنی بەعسێ دیارەکان حەڵال دەکات و پێشنیاری بۆ نووسینەوەی دەستوریش ئەوە دەبێت کە ناوی عێراق ببێت بە کۆماری ئیسلامی لە عێراق. أنا ممثل الشعب إن شاء الله، أنا ممثل لكم أيها المعتصمون الأحبة، سأدخل للخضراء بمفردي ومن معي. پەیوەندی نێوان حائیری و موختەدا سەدر چەندین بەرز و نزمی بەخۆوە بینیوە تا پێش ئەوەی بگاتە وازهێنانی لە مەرجەعیەتی شیعە. سەدری کوڕ بۆ ماوەیەک لە قوم لە سەردەستی حائیری خوێندوێتی، بەڵام دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە پەیوەندی نێوانیان خراپ دەبێت، چونکە حائیری دژ بە چالاکیەکانی سەدر بوو لە سوپای مەهدی و چوونە ناو بواری سیاست تا پەیوەندی نێوانیان لە ساڵی 2008 بەرەو خراپی ڕۆیشت، کاتێک حائیری ڕەخنەی لەو بەریەکەوتنە گرت کە سەدر لەگەڵ دەوڵەت و حکومەتەکەی مالیکیدا هەیبوو. ئەگەرچی پەیوەندی نێوان سەدر و حائیری ساڵانێکە بچراوە، بەڵام حائیری لە وتاری وازێنانەکەی لە مەرجەعیەت هێرشی کردە سەر سەدر، بەڵام شوێنکەوتوانی سەدری کوڕ کە گەنجان و حائیری ناناسن هەر بۆیە ئەو داوای حائیری بۆ شوێنکەوتوانی کە لەمە بەدوا دوای خامنەی بکەون وەک مەرجەع. ئەمەش کاریگەری ئەو توی نابێت لەسەر سەدری کوڕ، بەتایبەت پەیڕەوی ئەو گەنجانە کە دژ بە مەرجەع و سیاسەتی ئێرانە. هەر بۆیە وازێنانی حائیری لەوانەیە بۆشاییەک لە مەرجەعی ڕەوتی سەدردا دروست بکات، بەڵام پەیوەستبوونی لایەنگرانی سەدر بە مەرجەعی ترەوە زۆر لاواسترە لە پەیوەستبوونیان بە سەدرەوە.